ئەو ساڵی نزیکەی 200 کیلۆ دەبیتن. دوجار گەرمابەتینەکەی هەولێر سوودێکی هەبوو. ئەم ساڵ بەهۆی گەرمای بەتینەوە لە هەولێر خورما لەدایک بووە، خورمایان چاندووە و ئەویش بەرێکی زۆری گرتووە. لە یەکێک لە گەڕەکەکانی هەولێر ڕێک ئەم دارخورمایەکە لە پشتەوەی منەوەیە، تەنیا لەم ساڵدا زیاتر لە 200 کیلۆ خورمای گرتووە. ئەمەی کە لە دەستی منە نا خورمای دوورگەکانی وڵاتانی عەرەبیە، نە خورمای وڵاتانی دیکە، بەڵکو خورمای هەولێری پایتەختە. کاگڕەنزدەرم لەگەڵا خاوەنی ئەم دارخورمایە دەمەوێت گفتوگۆ لەبارەی خورماوە چاندنی لە هەولێر لەگەڵ خۆیدا بکەم. کاگڕەنزدەر سڵاوت لێبێت. زۆر بەخێر بێن. پێم بڵێ چۆن بوو بیرۆکەی ئەمەتان بۆ هات داری خورما بچێنن و چۆن بوو ئەم ساڵ لە هەولێر بەرێکی زۆر؟ بەڵێ بەخێر بێن سەر چاوان. ئەمە ئەوە ئیشی خۆمانە، مەشتەلمان هەیە، مەشتە لە کاسیا جادە کەوشتەنج کولەی نۆڵج. ئەمە لە 2015ەوە دەستمان کرۆ بە چاندنی خورما. ماشەڵە ئەو سار گەرمایەکە زۆر بەتیم بوو، پاریش گرتی. ئەوە عمری تقریبان 2 ساڵ و 3 ساڵە کە چاندرا لێرە، کە هاتیە 15 ساڵ، ئێستا تقریبان 17 ساڵ و 18 ساڵە، بەس پار نزیکەی 150 کیلۆی گرت. ئەو سارەکە گەرمایەکە زۆر بەتین بوو، وەچی لای جنوب تەلقیعاتی زۆر جوان لۆ کرایە، خاوێن کرایەتەوە، خزمەت کرایە. نەتیجەی ئەو ساڵی نزیکەی 200 کیلۆ دەبیتن. بەڵێ خورما تەنیا لە کەشی گەرم دێتە بەرهەم؟ لە کەشی گەرم ئەو بەخۆی ماشەڵە چەندی گەرمابی نەتیجەی باشترە، بەخۆی ئەو بە گەرمایە دەبیت، نەک بە سەرمایە. بە سەرمایە زەعیف دەبیتن، قوتی گەلک نابیتن، بەس بە گەرمایە دنکەکانی زۆر جوان و گەورە دەبیتن، تامەچی خاصی هەیە. مۆبایلەکەت حەز دەکەی بگوژێنەوە، پێم بڵێ خورمایەکەی ئەم ساڵ چ جیاوازیەکی هەیە لەگەڵ خورمای ساڵانی ڕابردوو؟ باستەوە کرد چەند ساڵێکیش لەمەوبەر لێرە خورماتان چاندووە و هاتۆتە بەرهەم. بەڵێ خورماکە نەوعێتی زۆرە، جۆری زۆرە، خەستاویە، خەضراویە، حەمەڕاویە، زەهودیە، بەڵام ئەوە ماشەڵە زۆرەکی زۆر باشە. لە هەولێرێکە هیچ مشکلەی نییە، گەرمە ئێرکوانە وەچی جنوب نەتیجەی هەیە. هاوڵاتیان کە دەیخۆن بەڵچونیان چێ لەسەر تامەکەی؟ بەڕاستی هەمیان دەستخۆشیمان لێ دەکەن. هیوادارم مەسەرەن لە هەر گەڕەکەچی چەند قڵک بچیندرێتن، بەشی هەموو ئەستا لەو کۆرانەگە 2 قڵ بچیندرێ، بەشی هەموو ئەوەک پێویست ناکات و بچێ بازاڕیان لە جنوب لە بۆت بێ، نەتیجەی خۆتە بەشی هەمووی دەکا، لەبەرەوەی نەتیجەی زۆرە. 200 کیلۆ ماشەڵا زۆرە، کەم نییە. ئێمە نا ئەستاکەوار سەدەقە جاری لۆ خێرێ، بەس نەتیجەی مە ئەمە ساڵانە 2000 تا 3000 دار خورمای دەفرۆشن لە هەموو قەزا و ناحیەکان لۆ ناو شارەکان. پێش ئەوەی باسی چاندنی دار خورما لە شار و شارۆچکەکانی دیکە هەرێمی کوردستان بکەین، پێم بڵێ داری خورما لە کوێوە دەهێنرێت بۆ هەرێم؟ بەڵێ زیاتر لە لای جنوب دێتن، لە دیالە، سەماوەیە، کووتە، لەو منتیقانە دێتن لە ئێرکوانە. چۆن دەیگواستنەوە؟ داری خورما وا بزانم هەیە زۆر درێژە، کاتی گواستنەوەی کێشە؟ بەڵێ بالفعل ئەوانەیە کە تەمەنیان زۆرە دەڕوە لۆ 300 ساری تەمەنی، درێژیشان هەیە ئاتە 30 مەتری دەڕواتن. ئەوانە بەڕاستی گواستنەوەی زەحمەتە، بەس ئەوانەی ئەو حالە 4 مەترە، 3 مەترە، 5 مەتر ئەوان ئاسانترە، هە بەکرێنی نەقلی دەکەن بە تڕێلەی دێتن. ئەم دار خورمایە تەمەنی چەندە؟ ئەوە نزیکەی 18 ساڵە. بەڵێ 17 ساڵ 18 ساڵ. هەر لێرە چاندان یاخود ئەویش؟ بەڵێ هەر ئەوها نەقل کرایە چاندیتمان ئەوە نەتیجە، هەتا مەکانیشی زۆر ناگری، مەتر بە مەترت هەبی کافیە لە پێش دەکەی، ئەسوور نابی خۆ سوورکەوەها لەو قیاسەی برن دەبیتن. بەس لەگەرتە ڤیدیۆیەکدا تۆم بینی دەتگوت داوا لە خەڵک دەکەم لە بەردەم دەرگای ماڵەکانیان داری خورما. ئەوجا بەڕاستی خێرە، ئەوە پێویست ناکات و بچێ بازاڕی، شتەگەگەی خۆت بی تامی فەرقی هەیە لەگە بازاڕی یان ئەوانەی سەجادەی. ئەوە لە پێش دەرکەی خۆت هەردەمەچی میێوانەکە دێ جیرانەکە لێ دەکاتەوە، تامەچی زۆر تایبەتی هەیە. بەڵێ چاندنی دارخورما لە شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان تا چەند بووەتە مۆدێل و لەوێ بەرهەمی خورما؟ بەڕاستی ئێستاکە ڕەواجی گەلک زۆرە، بەهۆی ئەو شۆڕ و شۆڕان کە پێشتر ڕوویدا بە تایبەتی لای جنوب دارەکی زۆر خورما فەوتەیە. بەس ئێستاکە ئینشاڵڵا ئەمە لەمە و دووە داری زیاتر دەچینین ئەو بەرهەمە نەفەوتێ. پێشبینیتان دەکرد ئەم ساڵ بەم شێوەیە 200 کیلۆ خورما لەم دارە لێ بکەنەوە؟ بەڵێ چونچی ئەمە خزمەتەکی جوانمان کردێ، خاوێن کرایەوە تەلقیع زۆر مهمە، تەلقیعاتی جوانی بکە نەتیجەی دەبی، ئەوەی نییە برێ نابیتێ ئیلا دەبیتێ مەگەم ئەڵڵا. بەڵێ زۆر سوپاس، زۆر بەخێبێسە داوە کارمەڵە هەر کەسێک عەزی لەو خورمایانەیە قڵک بچینی، سعرەکەی زۆر نییە، سعرەکەی زۆر نییە، خێرە سەدەقە جاریە، بەشی هەموو خزم و برادەر و جیرانەکانی دەکاتن.
زۆر بەخێر بێ سەر چاوانیانەوە ئەوە جێویستی بوون گوتەکانی کاگرانز دەربوو لەبارەی چاندنی خورما لە بەردەم ماڵەکەی خۆی و بەرهەمی خورما لەم ساڵدا لە گەرمای بەتینی هەولێر لەمە دووە گەرماکەی هەولێر خورمامان پێشکەش دەکاتن و دەکرێت هەولێریش بڵێن یەکێک لە شارەکانی خورما یەکێک لە دوورگەکانی چاندنی خورما و وەک باسی لێوە دەکەن خورماکەی هەولێر یەکجار بە تام و لەزەتە و کەسانێک کە جارێک تاقییان کردوتەوە حەز دەکەن چەند جارێکی دیکەش تاقی بکەنەوە.